شەڕ لە عەفرین گەرمە لە نێوان دوو هێزدا. تورکیا کە خۆی بە یەکێک لە هاوبەندەکانی شەڕی دژی داعش دەبینێت لە بەرامبەر یەپەگا. ئەو هێزە کوردیەی لە سووریا شەڕی داعشی بەسەرکەوتووی کردووە و تاکە هاوپەیمانی ئەمریکایە. ئەم هێرشانەی تورکیا بۆ سەر عەفرین و سەرقاڵکردنی شەڕوانەکان بەو شەڕەوە تا چەند لە قازانجی دەوڵەتی ئیسلامیە بۆ خۆسازدانەوە کە ماوەیەکی کورتە لە ڕەقا زەبری ئەو هێزە کوردیان بینیوە. من ناڵێم هەڕەشێکی سەرێکیە، بەڵام هیچ گومانێک هەڵ ناگرێت کە ڕێکخراوی القاعیدە و داعش لە پارێزگای ئەدلب لە سووریا پێگەیان هەیە و لە ناو نەچوون. هۆکارێکیش نییە ئێمە دوور بکەوینەوە و هێزەکانمان پێشوەخت بکشێنەوە. لە کاتێکدا ئەو هێزانی لەوێ لەبری ئێمە شەڕ دەکەن تا ڕادەیەک سەرکەوتنی باشیان بەدەستێنەوە. لەم قۆناغەدا ئێمە درێژە بەبوونی لەشکریمان لەوێ دەدەین. تورکیا هێزە کاریگەرەکەی ناتۆیە. تۆپباران و بردومانی فڕۆکەکانی دەوروبەری عەفرین و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی پێکاوە. ئیدی هاوکێشەکە ناڕوونە لە نێوان ئەو هێزە هێرشبەرە و ئەو هێزەش کە بەرگری لە شارەکە دەکات کە چەند ساڵێکە ئیدارەیەکی کوردی عەفرین بەڕێوە دەبات. لەگەڵ ئەو هەنگاوانەی دەگیرێنە بەر مێژوویەکی تر بۆ میلەتەکەمان تۆمار دەکەن. داواکارم خوددا کۆمەکیتان بکات. داواکارم لە خوددا هێزی زیاتر بدات بە ئێوە و بە ئێمەش. چەند ڕۆژێکە تورکیا هێرش دەبات. ئەو بەرگریکردنەی شەڕوانەکانی هەدەپە و خەڵکی سیڤیل پێدەچێت بۆ ئەوان چاوەڕوان نەکراو بێت. بەڵام دەنگ و باس و خۆسازدانی عەفرینیەکان ڕوونە کە ئاسان عەفرین نادەن بەدەست. ئێمە وەک خەڵکی عەفرین خۆڕاگرین لە هیچ داگیرکاریەکی ئەردۆغان و هیچ داگیرکاریەکی تر ناترسین. لێرە خۆڕاگرین و لە عەفرینیشدا دەمێنینەوە تا دووە دڵۆپی خوێنمان دەڕژێت. داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین بڕیاری خێرا بدەن لەبارەی ئاوارەکان و گرفتەکانیان. زۆربەی ئەوانە لە گوندەکانیان هەڵهاتون و بێ ماڵ و حاڵن. دەستێوەردانی تورکیا لە نێو خاچی سووریا قسە و باسی زۆری بەدوای خۆیدا هێناوە. ئیدی ڕوون نییە فشارە دیبلۆماسیەکان دەنگی چەک و تەقەمەنیەکان بێدەنگ دەکات یان ئاستی شەڕەکە گۆڕانکاری بەدوای خۆیدا دێنێت. بەڵام هەموو ئەو ڕووداوانش لە نێو بێدەنگیەکی جیهانیە لە هەمبەر هێرشەکانی تورکیا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.